چه هەستێکت هەیە کەمڕۆ بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم لە خزمەت فەرمودەی پێغەمبەریمە عەلەیهی سەلات وەسەلام. زۆر دڵخۆشی؟ بەڵێ وەڵا زۆر دڵخۆشم. ئامانجی بەشداریکردنەکەت چی بوو؟ وەڵاهی ئەمن یعنی هەردەم حەزم لە بابەتی ئاینی دەخینم و قورئانی دەخینم، تەڵەبەی بنکەی جوودی بووم. تەمەنت چەندە کە بەشداریت کردووە؟ وەڵا ماوەڵدیم 66. خی گەورە تەمەن درێژت کە بۆ تۆ زەحمەت نییە قڕز نییە؟ ناوەڵا زۆر خۆشە ئینسان یعنی ئەگەر لە پێناو خودای نەژی لۆ چ بژی لۆ ئەو قەبر و قیامەتەی کە دادێ لە بۆمان دادێ لە قیامەتێکمان کە بەسەردادێ وەک ئێرە نییە، لێرە خلاص دەبی بەس لێ خلاص نابی. پاژنیژێ سمەینان ئینسان هەموو ڕۆژێ هەلبستی دوعای بکە بلێ خوایە ئەوەی ئەمن دەکەم ئەو ڕۆ هەتا هێوارێ هەر لۆتوو بی لۆ کەسی تکە نەبی. لەگەڵ چێ بەشداریت کردووە؟ وەڵا بەتەنێ هاتیمە، بەلێ لە ماڵی بەس ئەمن هاتیمە. ئەم جۆرە پێشبڕکێیانە، ئەم جۆرە پرۆژانە گرنگجەکەی چییە بۆ کۆمەلگای کوردی؟ وەڵا گەلە گرنجێکی زۆری هەیە. ئینسان تەشجیع دەبی دێتە سەرڕێ ڕاز، ئینسان یعنی دەگەڕێتەوە دەزانی ئینسان ئێستا ئەمە لە چ فەسادیەکی داینە کاکە، یعنی بەڕاستی ئەم دڵم پڕە بەسیس قسەچی ناکەم. دڵت لە چی پڕە؟ لەو خەڵکەی پڕە کە ئینسان تووشی هەموو غەڵەت دەچی بۆ لەو دنیای کەسیش یعنی نالم کەس ناگەڕێتەوە، خەڵک زۆر دەگەڕێتەوە ئەلحەمدولیلا وەشکر، بەس کەس عەمەل بە غەڵەتی خۆی ناکە. یعنی دام بە هەڵەکەی خۆی دانانێ؟ ئەرێ وەڵا ئەم جۆرە پێشبڕکێیانە ئەم جۆرە پرۆژانەوە لە خەڵک دەکاوە لە هاوڵاتیان دەکا بگەڕێنەوە؟ دەگەڕێتەوە زۆریش دەگەڕێتەوە، هەیە چای پێ دەکەوی تەشجیع دەبی دەلێل و ئەمنیش نەچم بە ئەمنیش تۆ بی بکەم بە ئەمنیش بگەڕێم بە ئەمش بگەڕێمەوە لای خوای گەورە. ئەم زۆر حەزم لێ ینی لەو پێشبڕکێیانە هەموو خەڵک بەشدار بی بلێن هەموو چین و تێژەک بابێ ئەوی دەتوانایدا ئەوی خیندەواری هەیە بابێ زۆر خۆشە، هەم خەڵکەکەش تەشجیع دەبی، هەم ماڵ و منداڵی تەشجیع دەبن، هەم دەوروبەری برادەری تەشجیع دەبی. ئەوە ئینسانی ئەمنەوەتی ئەو فەرمودەیەم هەر لە ئەوەی ڕامکێشا منداڵەکان لێیان لە کۆمتێ ڕایشە بەڕاستی وەتی هەر ئەمن معدەلەوە مانگەکە لە خزمەت فەرمودەی دایمە هەموو ڕۆژ پاژنێژەی سبەینان ئەمن نەنووسیمەوە ڕاست هەموو ئەو پاژنێژەی سبەینان لەبەرم کردیە. تایبەتمەندیەکی هەیە پاژنێژی سبەینان خەریکی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم؟ تایبەتمەندی گەلک زۆرە هەر وەسفی ناکرێ لە خۆشی. ناوەڵا گەلک خۆشە پاژنێژی سبەینان ئەتوو لە خزمەت فەرمودەی پێغەمبەری بی زیکرەکان بکەی، یعنی حتا ڕۆژت بەسە دادێ حتا ڕۆژ بەسە دادێ بەس لەگەڵ خوای خۆت بگونجێ یعنی ئەوە زیکری بکەی گەلک خۆشە پاژنێژی سبەینان نەنوێەوە. ئەرێ وەڵا قورئانی بخوێنی دوعای بکەی زیکرەکان بکەی زیکری سەباحی بکەی.